رسالتي إلى أهل كركوك باعتبار المحافظة وەکو پارێزگاری کەرکووک نامەیەک ئاراستەی دانیشتوانی شاری کەرکووک دەکەم کە برایەتی و پێکەوەژیان لە شارەکە بپارێزن چونکە بە تەبایی و پێکەوەژیانی نێوانەتەوەکان توانیمان ڕێ لە ڕشتنی خوێنی خەڵکی بێتاوان بگرین. ئەوەشی هەیە ڕووداوی سیاسی و ئەمنی نییە، تەنها کێشە کۆمەڵایەتیەکانە ڕووداوی لێ دەکەوێتەوە. بۆ ئەوەش توانیومانە لە ١٠٠ تاوانباران دەستگیر بکەین و کێشەکان چارەسەر بکەین. ئەمڕۆ هاوڵاتیان بە ئاسایش ژیان دەگوزەرێنن. پێویستە بە هەموو لایەک ئەو ئەمن و ئاسایشە بپارێزین. سەبارەت بە بابەتەکان و مەلەفەکانی تری تایبەت بە کەرکووک ئێمە پێمان وایە دەبێت لیژنەیەکی ئەمانگی لە نێوانەتەوەکان دروست بکرێت و لە بەغداد کۆبوونەوە بکەین تا بگەینە حەلی کێشەکانی شارەکە. پێمان وایە لەمەیان سەرکەوتوو دەبین چونکە ئێستا لە هەموو کات دۆخی کەرکووک باشترە بۆ گفتوگۆ و لێک تێگەیشتنی نێوان لایەنەکان. دۆخی ئاسایشی ناوچەکانی باشووری کەرکووک و حەویجە و دەوروبەری تا ڕادەیەک سەقامگیرە. ئێمە لە هەفتەی ڕابردوو سەردانی ئەو ناوچانەمان کرد. جگە لە چەند ناوچەیەکی دووری حەویجە داعش لە هیچ شوێنێکی تر ناتوانێت چالاکی هەبێت. سەبارەت بە هاتنەوە و گەڕانەوەی پێشمەرگە پێمان وایە بوونی هێزی عێراق لەم سونورە بۆ پاراستنی هاوڵاتیان بەس دەبێت و ئاسایش پارێزراوە، بەڵام هیچ ئاگادارکردنەوە یان لەبوونی هیچ ڕێکەوتنیەک لە نێوان پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراق ئێمە لێی ئاگادار نەکراوینەتەوە.